دانیشتوانی قەزای دوکان سەر بە پارێزگای سلێمانی دژی کەمکردنەوەی کاتژمێرەکانی کارەبای نیشتیمانی ڕژانە سەر شەقام و بۆ ماوەی زیاتر لە 4 کاتژمێر ڕێگەی سەرەکی شارۆچکەکەیان داخست. هاوڵاتیان بێزارن لەوەی کارەباکەیان بۆ 16 کاتژمێر و هێندێک ڕۆژ بۆ زیاتریش کەم کراوەتەوە و بەیانیان لە کاتژمێر 6 لە گەرمادا خەبەریان دەبێتەوە. کارەباکە بەڕاستی تەنجی بە خەڵک هەڵچنیوە، منداڵی ساوە لە جێگایدا دەگیریا، پیرەمێ لەسەر جێگایدا نەخۆشە، پیر و پاکەوتە لە ماڵەوە لە 24 ساعات ئێمە تقریبا 9 ساعت بۆ 8 ساعت کارەبای ڕێسیمان دەبڕێ بەبێ دوکان مۆلیدەش هەبێ مەزبوط خۆمانداوە دەست کەرەمی خۆی باوەشێن مەقەبای لە بازار دێنی و مەقەبای خۆمان چونەتە پرۆژێ ڕووناکی نەتازە نەچونەوەڵە ئێمە کێشی کارەبامان نەبووە تا ئێستا 24 ساعتیمان نەبووە. دوکان بەرهەمێنەری کارەبایە بەنداوەکە لە خاچی خۆماندایە ڕۆژانە 2 وحدە ئاو دەڕوا لە دوکان 160 مێگاوات کارەبا بەرهەم دێ بەداخەوە بۆ خەڵکی دوکان ئەوە داما بوو بەدەست بێکارەبایی و تا ئێستا هیچ بەرپرسێک لە قەزای دوکان نادو نا ئەم خەڵکیەوە دەبێ باخەوان لە باخەکەی بخوا. ئێمە مۆدەمان ڕەت کردەوە مۆدەمان هەر نەبووە خەت ئێستا حتا دەمێ ڕەتی دەکەن کتێک ساعت کارەبامان نەبێ ڕەتی دەکەینە مۆلیدە نایە بۆ قەزاکەمان بێ چوار بەرپرسی بچاو چنۆک نایە مۆلیدێکی دابنێ و ژینگە پیسکا و تەوزیعیکە تەمایەوان پێشتر بەرتەما بوون ڕەتمان کردەوە کۆمەڵێک کەسی ئەم قەزاین چونە لای خایم خام ڕەتمان کردوتمانی سوتێنی. خۆپشاندەران جەخت دەکەنەوە کە کارەبای مۆلیدیان نابێت و مافی خۆیانە سوود لە بەرهەمی نیشتیمانی خۆیان وەربگرن. ئەوان دەڵێن ناکرێت بەنداوی دوکان کارەبا بەرهەم بهێنێت و قەزاکە خۆی بێکارەبا بێت. بەیانیان سەعات 6 کارەبامانە بڕێ منداڵ و پیر و گەنج هەمووی هەڵەستێ نەخۆش تا ئێستا ئێمە مۆلیدەیەکیشی تیانە دوکان و ناشێڵین مۆلی دەبێتە ناو دوکانەوە. کارەبای خۆمان هەیە داوای کارەباکەی خۆمانەکەین کە ئەم ساڵ هیچ ساڵەکەندەی ئەم ساڵ باران نەباریەوە لە ناو دوکانە تێگەی سەڕێژی کردو بەنداوەکەمان. کارەبای ئێمە ئەفرۆشتێ بە شوێنەی کە معقولە ئێمە بۆ خۆمان کارەبامان هەبێ لە چەمچەماڵەوە کارەبا بۆ ئێمە هەڵکرێ ئێمە داوای کارەبای خۆمانەکەین تا مافی خۆمان وەرنەگرین ئەلێرە ناڕۆین. معقولە لەسەر بەحری دوکان نەئاوتە بێ نەکارەباتە بێ دەگیرم سەر دوو چاوم دەمگرن سەر دوو چاوم لەسەر چ دەگیرم لەسەر ئەوەی دەگیرم لەسەر مافی خۆم هاتوومەتە جواب. یا ڕەبی خوای دەکرێت ئێستا داهات پشتەملی دەگرتم دەیبردم وڵایی بێمنەتم لە خوای نەبێت حساب بۆ عەبد هەر ناکەم. لەسەر چ بگیرم لەسەر مافی خۆم بگیرم لەسەر مافی خۆم هاتوومە جواب خۆ کفرم نەکردو. ئەو خەڵکارمی وەک ئەو ڕاگیراوانەوە هەمووی بۆ سەر مافی خۆی هاتووەتە جواب. خەڵکی دوکان کە شارۆچکەکەیان گەورەترین بەنداوی هەرێمی کوردستانی تێدایە و بە بڕێک بەشداری لە دابینکردنی وزەی کارەبا دەکات لە ڕابردووشدا بەردەوام کێشەی کارەبای نیشتیمانی هەبووە بۆ پێش کە مۆلیدە لە شارۆچکەکەدانیا کاریگەری ئەو دۆخە لە هەر ناوچەیەکی دیکە زیاتر بەسەریانەوە دەردەکەوێت بۆیە هەڕەشەی هەڵوێستی تونتر دەکەن. ڕامێر عوسمان کەناڵی پێیام قەزای دوکان.